ئەو پیاوەی لە ئێران کلیلی شەڕ و ئاشتی لە گیرفاندایە چێیە؟ لە کاتێکدا جیهان بەوردی چاودێری ئاڵۆزیەکانی نێوان تاران و واشنتۆن دەکات، وا پرسی ئاگربەز لە ناوچەکەدا وەک پرسێکی ناڕوون ماوەتەوە ئەوەی لە ئێران دوا بڕیار دەدات تەنها ڕابەری نوێی باڵای ئێران نییە، بەڵکو ئەحمەد وەحیدی فەرماندەی سوپای پاسداران ڕۆڵی یەکلاکەرەوەی هەیە. وەحیدی کەسایەتیەکی ئاڵۆزی هەیە، ئەو یەکێکە لە دامەزرێنەرە سەرەکیەکانی فەیلقی قودسی سوپای پاسداران و پێش قاسم سولەیمانی فەرماندەیی ئەو یەکە تایبەتەی کردووە. وەحیدی لە ناوەندا هەواڵگریەکانی جیهاندا وەک ئەندازیاری تۆڕی چەکداریەکانی ئێران دەناسرێت. شیکەرەوە سەربازیەکان کە ساڵانێکی زۆرە چاودێری وردی جوڵەکانی دەکەن، ناوی ئەو بە کوشندەترین و گەورەترین هێرشەکانی ئێران لە 40 ساڵی ڕابردوو دەبەستنەوە کە لەلایەن گروپەکانی ئێرانەوە لە سەرانسەری جیهاندا ئەنجام دراون. ئەو خاوەنی باوەڕێکی ڕەهاوتوندا بە چەمکی مەرگ بۆ ئەمریکا، ئەمەش وای کردووە ببێتە جێی متمانەی باڵاترین ئاستی دەسەڵات لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا. لە ئێستادا کە ناوچەکە لە نێوان بژاردەی ئاشتی و جەنگدایە، وەحیدی پێگەیەکی کاریگەرتری لە ناو ناوەندی ئەمنی و بڕیار بەدەستەکاندا هەیە. با بڕوای شارەزایان ئەو لە ئێستادا یەکێکە لەو کارکتەرە سەرەکیانەی کە دەسەڵاتی یەکلاکەرەوەیان هەیە لە دیاریکردنی ئاراستەی سیاسەتی دەرەوەی ئێران. عادنە پێشەوەی زیاتری وەحیدی لەم کاتە هەستیارەدا ئاماژەیەکی ڕوونا بۆ ئەوەی کە تاران ڕەنگە بەرەو هەڵوێستێکی تونتر هەنگاو بنێت لەبەر ئەوەی چارەنووسی سەقامگیری ناوچەکە و هاوسەنگی هێز لە نێوان تاران و واشنتۆن تا ڕادەیەکی زۆر بەو ستراتیژانەوە بەسراوەتەوە کە ئەم فەرماندە دێرینە و باوەڕ پێکراوەی تاران دای دەڕێژێت. باکورتی وەحیدی ئەو پیاوەیە کە کلیلی شەڕ و ئاشتی لە گیرفاندایە.